بەناوی خوای بەخشندەی میهرەبان. چییە؟ لە کام شوشە باشە دەست بەسکەرەوە باش. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بە خێرهاتنی تەواوی میوانە بەڕێزەکانەکەین، بە خێرهاتنی جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستانەکەین کە ئەمڕۆ جیاواز لەوەی کە سەرکردەیەکی سیاسیە، جیاواز لەوەی کە جێپەنجەی بەسەر گۆڕەپانی سیاسی کوردستانەوە دیارە، وەکو نووسەرێک هاتووە لێرە حزوری هەیە. ئەمڕۆ ئێمە لە بەردەم 75270 لاپەڕەدا وەستاوین. ئەمڕۆ 270 کتێب لە بەردەممانە کراوەیە. ئەمڕۆ سەرکردەیەک جیاواز لەوەی کە لە مەیدانی سیاسیدا ڕۆڵی هەیە، قەڵەمێک لە شاخەوە بۆ شار، قەڵەمێک لە بوارە جیاوازەکانی قورئان و سنەت و شەریعەت و فکر و مێژوو خێزان و کۆمەڵگا و بزافی سیاسی ئیسلامی لە کوردستان ئەسپی خۆی تاوداوە. ئێمە لە بەردەم قەڵەمێکە ئەمڕۆ لێرە ڕائەمێنین و گفتوگۆ لەگەڵ قەڵەمێکە ئەکەین کە جیاواز لە زۆر لە سەرکردە سیاسیەکانی تر و جیاوازە دەست ڕۆیشتووەکان ئەم قەڵەمە هەمیشە حزوری هەبووە. زۆر جار کە بازە ژیانی دەکرێت شەو ڕۆژی خستۆتە سەر یەک لە پێناوی نووسیندا، خاوەنی خەرمانێکی دەوڵەمەند، خاوەنی کۆمەڵێک کتێبی کاریگەر ئەمڕۆ لێرە حزوری هەیە. ئەوی جەنابی مامۆستا عەلی باپیرە. ئەمڕۆ قسە لەسەر نووسین، قسە لەسەر خوێندنەوە، قسە لەسەر پەیوەندیەکانی نێوان نووسین و خوێندنەوە، قسە لەسەر وەرگرتن، قسە لەسەر بەخشین، قسە لەسەر کاریگەری کتێب، لەسەر نووسەر، لەسەر بیریارە جیاوازەکانەکەی لە ناو تێکست و نووسینەکانی مامۆستا عەلی باپیردا. دەخوازین هەمووان بتوانین ئەمڕۆ لەم مەقامە گەورەیەدا، لەم شوێنەدا کە کتێب و قەڵەم و کاغەز ڕۆڵی تیا دەبینێ، جیاواز لە ژاوەژاوی سەر گۆڕەپانی سیاسی و جیاواز لە بەریەکەوتنەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئێمە بتوانین گفتوگۆیەکی مەعریفیانە لەگەڵ قەڵەمێکی ئەزموندار بکەین. ئومێدەوارم هەمومان بتوانین پێکەوە گوێبیستی جەنابی مامۆستا عەلی باپیر بین کە کۆمەڵێک پرسیاری لەسەر ئەزموونی نووسین و خوێندنەوە و بەرهەمەکانی ئاڕاستە دەکەین. جەنابیان با بفەرمێت. فەرموو مامۆستا. فەرموو مامۆستایان بەخێر بیت، سەرچاو بەخێر بیت. فەرموو مامۆستا بە ناوی هەموو ئامادەبووانەوە بەخێرهاتنی خۆت و بەخێرهاتنی ئەندامانی مەکتەبی سیاسی و یا ئەنجومەنی باڵای سیاسی و ئەندامانی سەرکردهاتی کۆمەڵی دادگەری و ڕووناویران و ڕۆشنبیرانەکەی. بەخێر بێت، سەرچاو. زۆر سپاس بۆ جەنابت و سپاس بۆ ئامادەبوونی هەموو بەڕێزان لە برایان و لە خوشحال. بەخێر بێت. سەلامەتی. سپاس ڕاستەوخۆ داخڵی باس و بابەتەکە بین. ئەمەوێ تۆ ئەمڕۆ جیاواز لەوەی کە سەرکردەیەکی سیاسی، جیاواز لەوەی هێزێکی سیاسی بەڕێوەبەی، جیاواز لەوەی کە لە کوردستانە نفوزێک هەیە کە چاوەڕوانی بڕیار و وتار و قسەکانی بەڕێستە، وەکو خاوەن قەڵەمێک، وەکو خاوەن ئەزموونێکی نووسین، زانم چیت هەیە بۆ ئەم مەقامە ئەمڕۆ لێرە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. والله من يكم قسم ويدس خوشي دكم لو برزاني ك يارا ما بوجاري شوارما
ئەم پێشانگای کتێبە لە سلێمانی دەکرێتەوە بۆ کتێب دەستخۆشیان لێ دەکەم و دەستخۆشی لە هەموو ئەو براو خوشکانە دەکەم کە لە ساڵانی ڕابردوودا و ئەم ساڵ و شاڵە لە داهاتووشدا هاموشۆی ئەم پێشانگایە و هەروەها پێشتریش لە هەولێری کە پێشانگا دەکراوە لە هەر شوێنێکی دیکە دەستخۆشیان لێ دەکەم هەم بۆ چوونیان و هەم بۆ کتێب دەکڕن دەخوێندنەوە و دواتر هەوڵ دەدەن بەهرە لە خوێندنەوەکانیان وەربگرن دەستخۆشی لە هەموو لایەکیان دەکەم منیش خۆشحاڵم بەڕاستی خۆشحاڵم کاتێک لە نێو کۆمەڵگاکەی خۆمدا دەبینم توێژێکی زیندوو هەیە کەسانێکن کە وەکو چۆن گرنگی بە جەستەیان دەدەن لە ڕووی خواردن و خۆراکەوە گرنگی بە ڕوح و عەقڵ و ناخیشیان دەدەن لە ڕووی دەوڵەمەندکردنی بە زانیاری زیاتر بە معریفەی زیاتر بە شارەزایی زیاتر چونکە بێگومان میلەتانی زیندوو ئەوانن کە خەم لە عەقڵیان دەخۆن تەنیا خەم لە گەدەیان ناخۆن و تەنیا لە بیری خواردن و خواردەوە نارین بەڵکو لە بیری ئەوەدان کە چه خۆراکێک بدەن بە عەقڵیان بدەن بە دڵیان وەکو ماحوی شاعریش دەڵێ سەر کە هۆشێکی نەبێ زڕکە تاڵم بۆ چییە دڵ کە جۆشێکی نەبێ شوشەی بە تاڵم بۆ چییە ئینسان بە عەقڵ و بە دڵی ئینسانە ئەگەر نا بە خواردن و خواردنەوە و پێداویستی غەریزی و جەستەیەکان ئەوانە خاڵی هاوبەشی نێوانی مرۆڤ و ئاژەڵەکان بەڵام ئینسان بە عەقڵ و بە دڵ و بەو هەست و نەستە ناخیانەی فیتڕی و خوارزکانی کە تێدا خۆڵقێنراون و بەوە جیاکراوەتەوە لە دروستکراوەکانی من دەستخۆشی دەکەم و خۆشحاڵیشم بەوە کە خەڵکێکی زۆر دەبین بە گەرم و گوڕی بەسەر دارونەشەرەکانەوە دەگەڕێن و تەماشای کتێبەکان دەکەن و هەر کامێکیان هەندێک کتێبی لە باوەشدا بەڵێ ئەلبەت ئەم دیدارە ئێمە لێرەوە سوپاسی مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری کوردستانەکەین سوپاسی ئۆفیسی سلێمانی سەنتەری لاوانەکەین کە ئەم دیدارەیان لێرە ڕێکخستووە هەڵبەت لە ناو توێژێکی ژمارەیەکی زۆر لە گەنجان بەدی ئەکرێ لە ناو ئامادەبووانە مامۆستا من پێم خۆشە ئەگەر بکرێت سەرەتا حتمەن ئەزمموی نووسین لە خوێندنەوەەوە دەست پێەکە ئەزمموی خۆت کە تۆ لە تەمەنێکی لاویەوە دەستت پێ کردووە بە کورتی ئەزمموی خوێندنەوەی خۆت بۆ ئامادەبووان باس بکەیت و دواتر ئەکرێ باسی ئەزمموی نووسین و بەرهەمەکانیشت بکەیت ئەزمموی خوێندنەوەی من لە پۆلیەکی سەرەتاییەوە دەست پێ دەکات ڕەنگە شتێکی سیر بێ بەڵامەوە واقعەکە لە یادمە لە پۆلیەکی سەرەتایی بووم لە قوتابخانەی سەرەتایی سەنگەسەر کە ئەو کاتە لە تەمەنی 6 ساڵیدا بوو مامۆستایەکمان نامیلکەیەکی هێنام بۆ ناوی شێری ساختە منەوە لە چەند مەڵۆی لە خەرمانی تەمەنیشمدا ئاماژەم پێداوە بێتەوە یادم ئەو نامیلکەیە بە دەفلس بوو خەڵکی ئێستا نازانن دەفلس چییە و کاتە دینارێک 20 پەنجایی بوو و هەر 50 فلسیەک دەعانە بوو 5 فلسی بوو بەسەری دادابەشکردنەوەیکی دەفلسیان لێ وەرگرتین و ئێستاش دووسێ دێڕە شێعرم لێ لە بیرماون کە ئاوا دەست پێ دەکات مناڵینە وەرن ڕاکەن ئەم دیمەنە تەماشاکەن ژێوێ درێژێکی ڕقەڵساوە لە تاو ئازار وروژاوە ئەڵبەتە باسی ئەوەی دەکرد کە گوێ درێژێک مناڵ و هەرزەکار لە لادێ زۆر عەزیەتیان داوە ئەویش هەڵساوە ڕۆژێک کەوڵێکی شێری لەبەر کردووە کە بە تاکیدەوە کاتێمەوەمان دەزانێەوە گوێ درێژێکە و کەوڵێکی شێری لەبەر کردووە بەڵامەوە دوای کە گەورە بووم زانیم ئەو بەسەرهاتوو نامیلکەین بە قزایەکی سیاسی هەیە ئەو کاتە لایەنێکی سیاسی قسەی دەگو بە لایەنێکی سیاسی دیکە یەکەمین خوێندنەوە متاڵای من لەوێەوە هاتووە و دواییش پێ بە پێی قۆناغەکانی تەمەن من دەواازەی فراوانترم لە خۆم کردەوە بە ڕووی خوێندنەوەدا و ئەو کاتە کتێبی کوردیش کەم بوون ڕاستیەکەی هەندێک کتێبی سادە وەکو حەیدەرنامە و ڕۆستەم و زۆراب و میعراجنامە و ئەو کتێبانە ئەمیر ئەرسەلانەوەی بێنەوە یادم دوای وردە هەندێک کتێبی دیکە پەیدا بوون من ئاوا دەستم بە خوێندنەوە کرد واتە هەرچی دەستم کەوت با دەخوێندەوە بەڵێ ئەی یەکەم ئەزمموی نووسینت لەکەیەوە دەستی پێ کرد یەکەم ئەزمموی نووسینم دیارە هەر لە سەرەتاوە دەستی نووسینم هەبوو بەڵام وەکو کتێب یەکەمین بەرهەمم کتێبێک بە ناوی ڕێبازی تێکۆشان کە ئەو بە دەستنووسی لێم ون بوو لە زستانی 1970 دا نووسیم ئەو کاتە من لە گوندی بەردەڕەشی
سەر بە قەزای بانەی کوردستانی ڕۆژهەڵات بوون. ئەو بە دەستنووسی لێم بوون بوو دوچە جاریش لە کتێبشدا ئاماژەم پێداوە کەسێک ئەو دەستنووسم بۆ بێنێتەوە سپاسی دەکەم. یەکەمین بەرهەم ئەو وەڵام دوای یەکەمین بەرهەمی چاپکراوم کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام بوو. دووهەمین بەرهەمی چاپکراوم کە هەر لە چاپخانەی نەجاح لە سلێمانی چاپکرا لە بەغدا دەبەرێک ڕاشوونی ئیسلام و ڕێژکان بوو پاشان یادی خودداوە دوایی کتێبەکانی بوو. بەڵێ مامۆستا پەیوەندی نێوان خوێندنەوە و نووسین چییە؟ ئایا ئەکرێ هەموو کەسێک ببێ بە نووسەر بێ ئەوەی بخوێنێتەوە یا بۆ خۆی نووسین بەرهەمی خوێندنەوەی؟ من پێم وایە کەسێ بێ بنووسێ دەبێت زیاتر لەوەی کە دەنووسێ بخوێنێتەوە و پێشەوەی بنووسێ دەبێت بخوێنێتەوە. برایەکمان هەیە قسە خۆشە دەیگوت کەی ئەوە کتێب نووسینە کابرا خۆی ڕاگوشێ دوو دڵۆپی لێ بێتە خوار، یعنی زۆر خۆی عەزیەتدا. ڕاستیەکەی دەبێت ئینسان ئاسۆی بیری خۆی فراوان کە متاڵا و تێپکرین و ڕامان و خوێندنەوەی زۆری هەبێ، هەڵبەتە تەنیا خوێندنەوەش نا، بەڵکو خوێندنەوەکە دەبێت هەزم بکە، ئیستیعابی بکە و خۆی بگرێ و بیری لێ بکاتەوە و گوڵبژێری بکە. خۆ ئەگەر ئینسان نابێت سەبەتە بێ هەرچی تیان کرد هەروەری بگرێ بە خودەی بێژینگ بێ. وەکو خوای پەروەردگار دەفەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون احسنه اولئك الذين هداهم الله واولئك هم اولو الالباب. مژدە بەو بەندانە بدە کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن بەڵام شوێن باشترینی دەکەون. کاتێکە تۆ قسەی باشترینت لە باش بۆ زیاد دەبێتەوە، باش و خراپت بۆ لێک زیاد دەبێتەوە کە دەبێت تەقییم و هەڵسەنگاندنت هەبێ. بۆیە بە تاکید دەبێت ئینسان بەر لەوەی بیر لە نووسین بکات و بیر لە خوێندنەوە بکاتەوە، بەڵکو وێڕای خوێندنەوە بیر لەوەش کاتوو کە ئەو شتانەش خوێندراوەکانیشی هەڵسەنگێنێ تەقییمیان کە و لە بێژینیان بدا و پاشان هی خۆشی بخاتە سەر. ئەگەر ناو کاتە هەر دەبێت بە ناقیل. من هەندێک کتێب دەبینم هەندێک کەس هەندێک شت دەنووسێ لە 100 سەرچاوە دێنێ بەس قسەکانی ئەوانی هێناوە. نا لە ڕاستیدا ئینسان دەبێت خۆی ئەو شتانە کە دەیخوێنێتەوە دەبێت ئیستیعابی کە و خۆی بگرێ و هەزمی کە و هی خۆی بخاتە سەرێ و هەندێک شتێک کە بەدڵینێ لێی لابدا ئەگەرنا دەبێتن گوازەرەوە ناقیل. بەڵێ ئێستا جەنابەت لە فەزایەکە قسە ئەەکەیت کە فەزایەکی گشتیە و تۆ نووسەرێکی ئیسلامیت. ئەو سەرچاوانە کامانن کە گرنگە خوێنەر بیان خوێنێتەوە؟ ئایا ئەکرێ پۆلێن بکرێ بۆ خوێنەرێک کە خوێنەری گشتی بێ یاخود تۆ هەر لە چوارچێوە و لە دیدگای نووسەرێکی ئیسلامیەوە ئەمە هەڵەسەنجێری و داواعەکەی کە خەڵک بۆ نمونە کۆمەڵە سەرچاوی دیاری کراوە بخوێننەوە؟ وڵای ئمە پێشی کاگەڕام دەبێت جارە پێشە دەی پێناسی ئیسلام بکەینەوە کە دەگوترێن نووسەرێکی ئیسلامی یعنی چی؟ ئیسلام کاڵای باڵای ژیانە. ئیسلام هاتووە لەسەر هەموو ڕەهەندەکانی ژیان بەڵکو لەسەر هەموو پنتەکانی ژیان قسەی هەبێت، لە ڕووی سیاسی و ئیداریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئابووری ژیان و گوزەرانەوە، لە ڕووی فیکر و پاشان لە ڕووی هونەر و لە ڕووی وەرزش و لە ڕووی خێزانی و لە ڕووی تاچی و ئیمانی و ڕوحی و ڕەوشتی و ئاکاری و ئیسلام لە هەموو شتێدا قسەی هەیە. ئیسلامی ئێمە کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە، قورئان فەرمایشتی خوایە و سونەت ڕێباز و ڕێوشوێن و بەرجەستەکردن و تەطبیقی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام بۆ قورئان لە هەموو کایەکانی ژیاندا قسەی هەیە. بۆیە کەسێک کە بەخۆی دەڵێ ئیسلامی واتە کەسێک کە ڕووی لە هەموو ژیانە و ڕووی لە هەموو توێژەکانە و ڕووی لە هەموو کۆمەڵگایە بە هەموو پێکاتەکانیەوە و بە هەر بۆ ڕەگەزیەوە بە هەموو ئاستەکانی تەمەن و هەموو ئاستەکانی خوێندنیانەوە. بۆیە پێشە دەبێت ئەوە بزانین. پاشان گومانی تێدانە کەسێک کە بێوێت بنووسێ لە هەر ڕوێکەوە بنووسێ دەبێت هەوڵدا سەرچاوەکانی خۆی، سەرچاوی بیرکردنەوەی خۆی، ڕامانی خۆی، وەرگرتنی خۆی فراوان کە. مامۆستا جەمال نەبەست بە ڕەحمەت قسەیەکی جوانی هەیە لە کتێبێکی دابینیومە، دەڵێ هەیە لە ڕۆژئاوا و لە ئەوروپا دکتۆرا دێنێ بەڵام لە خەڵووزدا دکتۆرای هێناوە. خەڵووز هەموو شارەزایەکەی لەبارەی خەڵووزەوەیە. لەوە چی لێ دەکات؟ لە ڕاستیدا من ئامۆژگاری هەموو خوێنەران دەکەم پێشی هی خۆم کە ئینشاڵڵا خۆم کارم پێکردووە کە زۆر بخوێنینەوە و لە هیچ شتێک لە بەردەم ئێمەدا قاچاغ و یاساخ نەبێت، هەموو شتێک بخوێنێتەوە وەکو ئاەتەکە دەفەرمێت فبشر عبادي الذين يستمعون القول. القول ئەلیف و لامی ناساندنی لەسەرە واتە تێکڕای قسە، گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن، لە هەموو قسەیەک ڕادەمێنن. ئەگەر تەماشای هەندێک لە کتێبەکانی بەندە بکەن
بۆ وێنەی ئیسلام و ڕێژەکان یا پوختەی دەربارەی ئیسلام کە یەکەم و دووەم بەرەمی چاپکراو من کاتی خۆی هەوڵم دەدا لە مارکسیستەکان لە مارکسیزم و کۆمۆنیزم و سۆسیالیزم شارەزاتر بم و دوایی کە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانان نووسی هەوڵم دەدا کە لە سێکۆلاریستەکان شارەزاتر بن بە فیکری خۆیان گرتۆ شارەزا نەبی بە فیکری بەرامبەر شارەزا نەبی مانەوە تفەنگ بە تاریکیەوە دەنێت هەروەکو زۆر لەوانەیە کە لەبارەی ئیسلامەوە قسە دەکەن نەخوێندەوارە لە بەرامبەر ئیسلامدا نەخوێندەوارە من جارێک لەگەڵ کەسێکدا وتوێژم بوو ئەویشتی ئەو ڕستەیە لە قورئاندا دەڵێ لا ئیکراه فی الدین وتم لا ئیکراه فی الدین مانیە لە قورئاندا تی بابا لما بين سورة البقرة ده نعم ولا إكراه في الدين تجا فرق شيء جاوتم أقول لا فرق لا إكراه نك إلا قال لا إكراه معناته عربي نازني كعربي نازني القرآن تناجي مجاتوا لهم القرآن رستيك الآيات يقول بريش بحلا خوينيو بحلاش اللي تيجي يشتوي الراسي ده أبو هركس كده بنوسه واباشا ووابي مستكا ثانية أوش تي كلبارية ودنوسه هر أونا شتي كشار زالي يعني من بداخل ودلهم عندك کەس هەیە دکتۆرای هەیە ماستەری هەیە خوێنی زۆری خوێندووە بەڵام بە یەک خەتی باریکدا ڕۆیشتووە یەک خەتی باریکی گرتووەرەوە دەزانێت تۆ دەزانێت کۆمەلگا چی تێدایە لە ڕووی سیاسیەوە شتێک بزانێت لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی فیکری لە ڕووی فیزیا لە ڕووی کیمیا لە ڕووی زەوی ناسی لە ڕووی تەندروستی هەر شتێکی لێ بزانێت یعنی وەکو زانایان پێناسەی ڕۆشنبیریان کردووە کە ئەو کەسەیە لە هەر شتێک بزانێت لە شتێکی زۆر بزانێت کەم پێناسەیەکی گونجاوە ئەوە بە تەکید کەسێک کە لەبارەی شتێکەوە دەنووسێ دەبێ هەوڵدا زۆر لەو بارەوە بزانێ و بە هەر ئەوەندەش نەزانێت شتی کەش هەر بزانێت بۆی کە دەواازەی معریفی و زانستەکەی فراوان بێت. بەڵێ بێگومان تۆ باسی هەندێکی کەمت کرد لەو سەرچاوانەی کە خوێندوتەتەوە سەرچاوی سەرێکی چییە بۆ خوێنەر کە سەرچاوی ئیلهامی فکری و دواتر بەرهەمی نووسین و قەڵەمی لێ بکەوێتەوە. وڵا کاگارم من باسی شتێکی وام نەکردم من سەرچاوەکانی خوێندنەوە من پێم وایە هەر کەسێ بێوێت شارەزا بێ بخوێنێتەوە دەبێت هەموو شتێ بخوێنێتەوە بەڵام دەبێت ڕیزبەندی دابنێت یعنی بۆ کەسێکی مسلمان پێشە دەبێت لە دینەکەی خۆی تێبگا دینەکەی ئێمە قورئانە و دوای ئەوە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەبێت بزانێت بەڵام دوای ئەوە دەبێت بزانێت کە ئیسلام بۆ هەموو کایەکانی ژیان هاتووە دەبێت بزانێت بۆ وێنە لە وڵاتێکدا بزانێت ئیدارەی ئەم وڵاتە چۆن دەدرێت حکم و سیاسەت چۆنە هونەر لە وڵاتەدا چۆنە گەنجەکان بەساڵداشوەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان یعنی دەبێت شارەزا بێ بە ژیان بە هەموو ڕاهەندەکانی ژیان من بۆ خۆم جگە لە سەرچاوەکانی قورئان و سونەت هەوڵم داوە لە ڕووی فەلسەفەوە زۆر بخوێنمەوە فەلسەفەی یۆنانی فەلسەفەی گریکی فەلسەفەی ڕۆژهەڵاتی ئاسیا کۆنفوشیوس بوذایی و ئەوەی زەرادەشت و ئەوانەی مەسەلەی یۆنان هی میسرەکان ئەوانەی میزۆپۆتامیانی ئینسان دەبێت بخوێنێتەوە بزانێت داخۆ مێژووی بەشەر چۆن هاتووە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی فیکری فەلسەفیەوە و لە ڕووی زانستیەوە یعنی بیستمە مامۆستای وا هەیە وتاری داوت ئێستاش لەگەڵەوەدا دەڵێ زەوی تەختە مامۆستایە وتار دەدا و پێوە ئامۆژگاری خەڵک دەکات تا ئێستا نازانێت کە زەوی هێلکەی خڕ هەڵکەوتووە ئیتا کە تۆ مانایوە 900 ساڵ لە دوای ئەبوحامیدی غەزالی ئەبوحامیدی غەزالی لە کتێبی تەهافوت الفەلاسیفەدا لە لاپەڕە 172 دەڵێ بە بەڵگە فەلەکی و هەندەسیەکان شەسپاوە کە خۆر 170 ئەوەندە جار لە زەوی گەورەترە یعنی هەڵبەتە بەدوێنێ 300,000 جار خۆر لە زەوی گەورەترە بەڵام مانای ئەو کەسە کە تا ئێستا نازانێت زەوی خڕە و هێلکەی هەڵکەوتۆ بە دەوری خۆیدا دەخولێتەوە و بە دەوری خۆدا خولانەوەی لە بەرامبەر خۆردا دەبێتە هۆی پەیدابوونی شەو و ڕۆژ و بە دەوری خۆردا خولانەوەی دەبێتە هۆی پەیدابوونی چوار فەسڵەکان مانایەوە هەر هیچ نازانێت بۆیە بە تایبەتی بۆ وتاربێژەکان بۆ مامۆستایەکان بۆوانێک کە ئیمامەتی بۆ خەڵک دەکەن و بۆ کەسێک کە نووسەرە و دەبێت ئامۆژگاری خەڵک بکە حەقیقەت دەبێت هەوڵدا دەواازەکانی وەرگرتنی زانستی فراوان بن و خۆی قەتیش نەکا لەسەر کتێبێک لەسەر دوو کتێب هیوا هەیە لە نێو کتێبخانەی ئیسلامیشدا لەسەر تەوژمێکی دیاریکرا خۆی قەتیس کردووە کە منۆم پێ هەڵەیە من کاتی خۆی کە کتێبی زانانی ئیسلام نووسی زانانی ئیسلام چێن و شۆن کە لەو کتێبەدا باسی
کۆمەڵی لە زانایانم کردو کە زۆرا و زۆرە باسی ئەبوو حامدی غەزالیم کردو باسی ئەبوو حەسەنی ئەشعری باسی ئیبن تەیمیە باسی سید قوتب ئەعلای مەودودی باسی شێخ ئەمجەدی زەهاوی مامۆستا سەعیدی نوورسی و هەروەها شێخ عەبدولقادری گەیلان یەکێک خوێندبوویە گوتی وەڵا ئەو کتێبە خۆ باشە بەڵام ئەو زانایانە هەمووی زۆرا و زۆرن گوتویان جاز عیبی چیە گوتی جاز چۆن دەبێ ئینسان بە یەک ڕێدا بڕوە گوتیم ئاخر عیبەکەی ئێوە لەوەدایە یەک باری کە ڕێدا دەڕۆن نا من فرق ناكم بأبو حامد غزالي أبو حسن أشعري وإمام النووي العز بن عبد السلام وابن تيمية وحسن بنا وأويدك أو أنا هم علماء إسلام بقول هر كامي كان لي ورد قرن بأندازي وكقصكي لما حكي عقله قرآن وسنة دردشي وهر كامي كان ده جزء قصي بس هذا بدريته أويك هموش تشي لي ورد جيرة يا أخوان وقل الحق من ربكم بله كم لو سرچاو كتاباني كتو بكاري يعني كاريگريان لسر نووسینەکانی وبەجێهێشت و زیاتر یا لەسەر کەسایەتی خۆی شت کە پێیان معجەبی وڵام من بە پلەی یەکەم لە خزمەت قورئاندا بوو ڕاستیەکەی من بە پلەی یەکەم ژیانم لە خزمەت قورئاندا بردووەتە سەر و لە خزمەت تەفسیرەکانی قورئان و من ئەو تەفسیرە کوردیم کە نووسیمەوە و تا ئێستا 27 بەرجیلێت چاپ بووە سێ چوار بەرجیلیکەشی ماوە زیاتر لە 30 تەفسیر ئیستیفادەم کردووە لە دوای قورئان من زیاتر خەریکی سەرچاوەکانی سنت بوو يعني أو فرمايشتاني بخاري مسلم وأبو داود والترمذي والنسائي وابن ماجه وأنا كويان كردون هو شرح كان يعني ودواي أواخر شيء كتاب كان أصول فقه هو بلا من هر أو من كردوا ك بيك بارك الرضا برو تماشاي همو برهمي زاناني إسلام كردوا كي توانا يخور وأقول بجيرم تيدا كردون وخوم نبس تو بقصي يشيك لزانانو بوينا ابن تيمية زاناي شيء جورة معتبرة شتي همو أو كونسيوتي الرجع هم خوندتوا يا أبو حامد غزالي حي على مدينة دوجار خوندتوا كاتي خوي وهروا كتاب كان ابن القيم زور لزاناني ديك بلان هرجس خم تسليمي يشيء لزاناني نكذو بو أواني جوكو إمام روح بو بيز قال پیغمبران عليهم الصلاة والسلام هيج كس بارز راوني لهوا تنانت شوار خليفة الراشد كان خواليان رازي بي أو بكر عمر عثمان وعلي أواني جاجاشتيان بسريك داوتوا تێگیرانیان بۆ لە هەندێک شتدا بۆیە لە هەر کام لە زانایانی ئیسلام هەوڵم داوە شت وەربگرم و لە غەیری زانایانی ئیسلامیش من ئەوانەی کە لەسەر دژی ئیسلامیش دەنووسن ئەوانە زۆر دەخوێنەوە بۆی بزانین داخوا نەیارانی ئیسلام بەرامبەر بە ئیسلام چی دەڵێن و چۆن بەرپەرچیان بدرێتەوە هەر لە سەرەتای تەمەنەوە ئەو مەسلەکەم هەبووە لە ئیسلام و ڕێژەکاندا دیارە لە کتێبەکانی دیکەمدا دیارە بەڵێ بەرهەمی نووسینەکانی تۆ ئەوەی کە دیارە و بەردەستە و بەرجەسێت و 117 کتێبە یعنی ئەمە هەمویان زادەی عەقڵ و بیر و هۆش و تێڕامانی خۆتە ئەکرێت لیان یعنی دیاری بکەین تەعینی بکەین یعنی تۆ خۆت ئەگەر چەند کتێبێکیان هەڵبژێریت کام کتێبەیان زۆر بە نرخە بەلاتەوە من لێرە نمونەیەکی بچووک باسەکەم یەکێک لەو پیاوانەی ڕەحمەتی مامۆستا محەممەدی سەنگەهەوی بە ڕەحمەت بێ نووسەر بوو چەند کتێبێکی نووسی بوو یەکێک لە کتێبەکانی لەسەر ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئال و بەیت بوو لای چەند کەسێ باسی کردووی ئەم کتێبەم زۆر بە تایبەتی نووسیوە بەڵکو ئینشاءڵڵا لای خوای گەورە لە قیامەتە شەفاعەتم بۆ بکە ئەگەر نەبێ بە پرسیارێکی شخصی وە کتێبەکانی تر جیا نەکەینەوە تۆ کتێبەکانی هەمویان هیر خۆتن هەمویانت بێگومان خۆشەوە هیچیان جاکەیتەوە لە یەکە چەند کتێبێکیان بە دیاری کراوی بە بەرهەمێکی کاریگەری خۆت بزانی وڵی کاگەرە من هەر کتێبێکم کە نووسیوە لەو کتێبانەی کە قەباریان گەورەیە هەندێکیان مەوسوعان چەند بەرجێکن و نامیلکەکانیش هەر کامیشیان بەسەرهاتی خۆی هەیە هەر کامیشیان سەرگوزوسەی خۆی هەیە و هەر کامێکیشیان خۆشەویستی خۆی هەیە گومانی تێدان بەڵێ هەندێکیان لە هەندێک لە قۆناغەکانی تەمەنمدا نووسراون و ڕەنگە و قۆناغە گۆزەرارێ بۆ وێنە نامیلکەیەکم هەیە حوکمی گەڕانەوە ژێرمیری تاغوت وەکو وێنەیەک دەهێنمەوە کاتی خۆیمە لەسەر سنوور بووین لە گوندی خدراوێت کە هەر خۆمان ئاوادانمان کردبووە ئەو کاتە خەڵک لە گەرمەی ئەوەدا بوو بچێتەوە بۆ عێراق بێتەوە بۆ عێراق تەسلیم بێتەوە یعنی تقریبا شۆڕش و کوردایەتی و خەبات و ئەوانە دوای ڕێکەوتنی ڕژێم لەگەڵ ئێران هەرسی هێنابوو خەڵک لە وەزێکی نەفسی خراپدا بوو برایەک هات بۆ لام وتی مامۆستا خێزانەکەم تی هەڵپێچاوم دەڵێ یان عێراق یان تەلاق گوشتم وەڵاهی تەلاقەکە هەڵبژێری باشە نەک عێراقتی بۆ
وڵای عراق هەڵبژێری دەکەن بە سەرباز و تەلاقەکەش هەر بە دووادا دێ لەبەرەوە تەسلیمی ئەوە مەبە. جا لەو کاتە من نامێلکەیەکە بنووسی حکمی گەڕانەوە ژێرنیری تاغوت. نیر ئەوەی کە دەیخەنە سەر پشتی گازوت، ئامور ئەوەیە، نیر ئەوەیە کە بەدوانەوە عەرزەکە دەچێڵێ کە ئێستا نەماوە مەگەر کەسێ لە لادێشیا بەگەنان تێناگە نیر و ئامور چییە. من ڕژێمەم وا دانابوو کە نیر و ئاموری ساز کردووە هەر کەسێ بچێتەوە بەردەستی ینی کۆیلایەتی پێ دەکا و سۆغرە و بێگاری پێ دەکا. لە ئەو نامیلکەیە لەو دانووسراوە هەر کامێک لە کتێبەکانی من بۆ وێنە چەند مەسەلەیەکی باوی سەردەم کاتی خۆی لەم سلێمانیە لە هۆڵی ڕۆشنبیری پێشەش وتارمدا لەبارەی عەلمانیەت و عەولەمە و دیموکراسی و مافی مرۆڤ و تیرۆر و ئەوان. بۆ وێنە کتێبی ڕێگای ساڵح بوون و بەرەو خواچوون تا ئێستا 6,000 چاپ بۆتەوە بە شێوەیەکی نەوات وەکو نێوکێک لە یادمە لە بارەگای قاسمە ڕۆژۆنەوەکان و کاتە لێوە بووین لەوێ نووسیم وەکو سەرەتایەک، بەڵام تا ئێستا 6,000 چاپ بۆتەوە و هەروەها هەر کامە کتێبەکان بەسەرهاتی خۆی هەیە و هەمویان لە لای من خۆشەویستن و بۆ من زەحمەتە بڵێم ئەویانم لە ئەویانم خۆشتر دەوێت. بەڵام بۆ خوێنەران من پێم وایە کتێبی بۆ وێنە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەم لە ڕووی فیکریەوە سوودی زۆری لێ دەبینی کە تا ئێستا 6,000 چاپ کراوەتەوە وە کتێبی ڕێگای ساڵح بن و بەرەو خواچوون کە تا 6,000 چاپ کراوەتەوە لە ڕووی ڕۆحی و تەسکیەی نەفس و ئانە و زۆر سوودی لێ دەبینن. وە کتێبی خواناسی ئاین ئیمان لە 3-4 ڕەهەندەوە سوودی باشی لێ دەبینن. هەڵبەتە وەکو گوتم کتێبەکان گوڵبژێرکردن تیاندا بە زەحمەتە. بەڵام ببوورە مامۆستا کتێبێک کتێوە بزانام کاریگەری زۆرە لە زیندانە نووسیوتە. بەڵێ الئیسلام كما يتجلى في كتاب الله. ئەو کتێبە 8 بەرگە 12 بەرگە ئەو کتێبە چاپ کراوە 2 جار چەند مؤسسەیەکی جیاواز چاپیان کردووە. ئەزمونت لەگەڵ ئەو کتێبە چۆنە لە کاتێکا کە تۆ لە زیندانیت هیچ سەرچاوەیەک نییە جگە لەوەی ئەوەی کە ئەگەر نەبێ لەوانەیە بڵێم هەر قورئان بووە کە قورئانت لەبەر بووە بەڕێزت وابزانام سەرچاوەی ترت لا نەبووە وابزانام ئەو کتێبە کتێبێکی کاریگرە و حیکایەتی جیاوازیشی هەیە وەکو خۆت باسیەکەیت. من لە کتێبی چەند مەڵۆیەک لە کتێبی ئەوەدا باسم کردووە لە کتێبی ئەشکەنجە و زیندان ئەویش تا ئێستا بۆ عەرەبی و ئینگلیزی و فارسی و تورکی و ئەنە تەرجەمە کراوە. لێوەدا باسم کردووە من کە کاتی خۆی لایەنی ئەمریکاوە بەناحەق گیران 22 مانگ لە زینداندا مامەوە. ئێستاش لە یادم ماوە لە ڕۆژی 202مینەوە دەستم بە نووسینی ئەو مەوسوعەیە کرد. پێشی ناومان لێ ناکتێب لە 8 بەرەکدا، بەڵام دوایی قەبارەکەی گەورەیە ئەڵبەتە لە 12 کتێبدا چاپی دووەمی ناومان لە مەوسوعە فعلا تەنیا لە قورئان بەهرەمەند بوو لەگەڵ ئەو فەرمایشتانی کە لە ذاکێرەمدا لە هۆشدانمدا هەبوون لەوانیش بە تەکید بەهرەمە گرتو، بەڵام دوایی فەرمایشتەکانمان تەخریج کرد دوایەوە کە لە زیندان هاتمە دەر. ئەو کتێبە بەڕاستی هەوڵمدا باسی هەموو ئیسلامی تێدا بکەم، هەر لە باسی بوون ناسی و معریفەوە کە بەرجەکان بۆ ئەوە تەرخان کراوە و باسی ئیمان و باسی تەقوا و عیبادەت و پاشان باسی کۆمەلگای موسڵمان و پاشان باسی دەوڵەتی ئیسلامی و مامەڵەی موسڵمانان لەگەڵ غەیری خۆیاندا چ وەکو کۆمەلگا چ وەکو دەوڵەت، ینی باسی هەموو ئەوەی کە پەیوەندی بە ئیسلامەوە هەیە. ومە لێوەدا باسم کردووە کە قورئان واتە خوا سوبحانەوە وتەعالا هیچ شتێکی ئەساسی لە دینی خۆیدا بۆ پێغەمبەریش بەجێ نەهێشتووە صلی الله علیه وسلم. خوا بۆ خۆی نوختەی خستۆتە سەر پیت بە پێچەوانەی ئەوەی کە هێندێک کەس وا دەزانێت ئێمە ئیلا دەبێت بگەڕێنەوە بۆ ڕیوایەت و بۆ فیقه و بۆ ئەوانە نا. پێغەمبەر خوای متعال لە شتە بنەڕەتیەکانی دینداریدا لە بواری ئیمان و عەقیدە، لە بواری بوون ناسی، لە بواری عیبادات، لە بواری تەقوا، لە بواری تەزکیە، بواری پەیوەندی کۆمەڵایەتیەکان، لە بواری دەوڵەتداری نوختەی خستۆتە سەر پیت. بەڵام ئەوە بۆ کەسێک کە خۆی شارەزا بێت لە قورئان تێبگات، ئەگەر نە ئەو 6236 ئاەتە کە هەموو قورئان 6236 ئاەتە و 77439 شەیە 321180 پیتە. ئەمە چۆن هەمووی هەر باسی نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و کەوانە 4 پایە بنەڕەتیەکەی موسڵمانەتی وێڕای شایەتمان دەبنە 5. نا لە ڕاستیدا ئەو قورئانە باسی هەر شتێک کە ژیانی بەشەر پێویستی پێبێت تێدایە. وەکو خوا دەفەرمێ ما فەڕەتنا فی الکتاب من شەیء،
هیچ شتێکمان لە کتێبدا زایە نەکردووە واتە کەم تەرخەمیمان نەکردووە ئەوەی کە ژیانی بەشەر پێویستی پێی بێ بەڵام هەمووی شەرت نییە خوای پەروەردگار دەقی لەسەر شتەکان کردێ بۆیە دەڵێ کاتی خۆی لە فەڕەنسا کە شێخ محەممەد عەبدوو لە فەڕەنسا بووە ڕەحمەتی خوای لێبێ زانایکی فەڕەنسی دەڵێ ئێوە دەڵێن قورئان هەموو شتێکی تێدایە دەڵێ بەڵێ دەڵێ دێ باشە ئیردەبێک ئیردە بوا پێرسی وەکو گونی ئاردێک بێت چەند نانی تێدایە ئەویش دەڵێ قورئانەوەشی تێدایە خوا دەڵێش کوا لەکوێدایە دەڵێ لە نانەوایەک دەپرسین ئەرێ گونیەک ئار چەند نانی تێدەبێت دەڵێ توت لە قورئاندا هەیە آخر لە قورئاندا دەفەرمێ فەسئەلوا ئەهل الذکر إن كنتم لا تعلمون ئەگەر نازانن لە خەڵکی پسپۆڕ بپرسن نانەوا پسپۆڕە ناڵێ نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب لە نانەوا دەپرسین گونیەک ئار چەند نانی تێدەبێت من نایزانم بەڵام قورئان ڕێنمایی کردووە مەبەستم ئەوەیە کە لەو کتێبەدا من هەوڵم داوە باسی هەموو ئیسلام بکەم و فعلا و کتێبە تا ئێستا سەمبەرگێکی لێ تەرجەمەی فارسی کراوە و تەرجەمەی تورکیش و چەند کەسێکی بۆیان پێشنهاد کردم تەرجەمەی کوردی بکەن بەڵام ڕەنگە لە وەزعەکانم ڕانەبینی ئەگەر کەسانێکمان لێدەست هەڵکەوێت کە تیان ڕاببینم تەرجەمەی کوردیش بکرێ شتێکی باشە بەڵێ مامۆستا کاتەکانی خۆت تۆ وەکو نووسەرێک لێرە ئەیڵێم چۆن ڕێکخستووە بۆ ئەوەی کە ماشەڵا بەرهەمێکی زۆری نووسینت هەیە و بەرهەمەکانت چاپەکرێن و ئەبینرێن و ڕوبەرێکی دیاری بەشێک لە کتێبخانەکان کە ئەچی کتێبخانە ئیسلامیەکان بە تایبەتی کتێبەکانی تۆیان تایە چۆن کاتەکانی خۆت تەرخان کرد ئەو کاتانە کامانن کە کاتی تێڕامان و بیرکردنەوە و نووسینن و دەرفەتت لە بەردەمدا کراوەیە وڵای کاگارە من لێرەوە وەکو ئامۆژگاریش و هەموو بەڕێزان و پێشێ بۆ خۆم جا بۆ ئەوانیش من بەوە فریادەکەوم کە دەستم بە کاتی خۆمەوە گرتووە بەڕاستی ئێستا زۆر پەرۆشی چینی گەنجی ئەم ڕۆژگارەمە تەمەنێکی زۆریان زایە دەبێ بە دیار تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە دیار تەلەڤیزیۆنەوە بە دیار ئینتەرنێتەوە یعنی قسەی بۆش و بەلاش و قسەی کەم خایەن وەکو چۆن خواردنی فاسفوت ئێستا بۆتە شتێکی ڕەواش پێدراوە کە خواردنی ماڵە زۆر بەسوودترە زۆر سوودی باشتری تێدایە لەو خواردنی خێرا و باڵۆڵە دەیخۆن بە خێرایی وزەی زۆرە دەداتێ بەڵام ڕەنگە سوودێکی وا بەجەسەر نەگەیەنێ من پێم وایە خەڵک تەمەنی زۆر بەزایە دەچێت بە تایبەتی چینی گەنجی ئێستامان بە کوڕکچەوە کە بە دیار سۆشیال میدیا و بە دیار ئەو کەناڵانی ڕاگەیاندنەوە من تا ئێستا مۆبایل هەڵناگرم ئەلبەتە مەکتەبم هەیە مۆبایلیان بەڵام من خۆم مۆبایل هەڵناگرم و خۆم دەپارێزم لەوە کە بەبێ پێویستی بە دیار تەلەڤیزیۆنە دانانیشم و بەبێ پێویستی تەماشای سۆشیال میدیا ناکەم و پاشان بە ئەندازەی پێویست دەخەوم یعنی زیاد لە پێویست هەوڵ دەدەم نەخەوم لە خەو دەبێ بگریەوە و لە ئیسراحەتی خۆت بگریەوە و ماڵ و منداڵەکەشم بەڕاستی زۆر سپاسیان دەکەم لەگەڵمدا هاوکارن ئەوان جێگەڵمدا دەستبارگر و هاوکارن زۆر ئیشی ماڵۆم لە کۆڵ دەکەنەوە من پێشم وایە ئەگەر ئینسان نیەت بێنێ نیەت وابێ بۆ خوا بژی و بزانی کە ڕۆژێک لێ دەپرسرێتەوە لە هەموو لەحظەکانی ژیانە ئەو کاتە بە ڕشت و چروک دەبی بە کاتی خۆت بە بەلاش نادێ بە هەدەر نادێ بەڵێ مامۆستا کۆمەڵی ئیسلامی ئێستا بڵێ عەفو کۆمەڵی دادگەری هێزێکی گەورەی و لە زۆربەی شارەکانی کوردستانە لە زاخۆ تا کفری و تا هەورامان هەموو بارەگای هەیە و حیزبێکە بەرفراوان بوو جەنابەت سەرۆکی ئەو حیزبیت و بەڕێوەبەی فریای کاروباری کۆمەڵ ئەکەویت فریای متابعەی سیاسی ئەکەویت وڵای لەگەڵ ئەوەی کە خەڵێکی نووسینیت هەوڵم داوە فریا بکەوم ڕەنگە جازار گلێشم هات بێتە سەر بەڵام نیش بەوە پاساوم هێناوەتەوە کە ئێمە ئەو فەزای کە کاری تێدا دەکەین پێویستە ئەو فەزایش کاری لەسەر بکەین و ئێمە تەنیا بەرپرسیار نین بەرامبەر بە ئەندامەکانی کە لە نێو کۆمەڵی دادگەری ئێستادا بەڵکو بەرپرسیاری بەرامبەر بە هەموو کۆمەلگاکەمان كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەڵکو ئەگەر توانامان زیاتر بێ بەرامبەر بە دەرەوەی کۆمەلگای خۆشمان بەرپرسیاری هەوڵم داوە هاوسەنگی ڕابگرم من پێم وایە کاگارم بەڕێزان گوێتان لە قسەکانمان مرۆڤ ئەگەر هەوڵدا هاوسەنگی ڕابگرێت لە نێوانی ڕوح و جەستەیدا لە نێوان ژیانی تاچی و خێزانیدا لە نێوان ژیانی خێزانی و کۆمەڵایەتیدا لە نێوان چالاکی و کۆمەڵایەتی و سیاسیدا و لە نێوان کارکردنی بۆ دنیا و کارکردنی بۆ دواڕۆژدا کە کارکردن بۆ دواڕۆژیش هەر لە میانی دنیادایە شکاندێک کە زوا دەزانێت دەبێت دەست لە دنیا بەردەی ئەمجا کار بۆ ڕۆژی دوایی دەکەی نەخێت
هەتا ئێرە قۆڵ هەڵکە لە کاروباری دنیا بەڵام بەنیەتی خوا لە خۆڕازیکردن ئەوە دەبێتە کەسب و وەدەستێنان بۆ قیامەتیشت واتە بەدەستێنانی ڕەزامەندی خوا و پاداشتی خوا و بەهەشتی خوا پەچی لەسەرەوە نەکەوتو تۆواز لە دنیا بێنی مەبەستمەوەی کە ئینسان ئەگەر هاوسەنجی ڕابگرێ و ئاگای لە کاتەکانی خۆی بێ دەستیان پێوە بگرێ و کاتی بەلەخ و نەباتە سەر بۆچی خوای پروردگار لە سەرەتای سوورەتی مؤمنوندا دەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون بەڕاستی سەرفرازن ئەو بڕوادارانەی لە نوێژەکانیاندا بۆ خوان بلکەچن و ئەوانەی پشت لە لەغو دەکەن لەغواتە قسەی پوش و کاری پوچ خەڵک تەمەنێکی زۆری بە قسەی پوش و کاری پوش بەڕێ دەکا بە تایبەتیش لەم ڕۆژگارەدا کە تو تەماشای بارودۆخی هەرێم و عێراق و دنیاش دەکەی پڕە لە هەواڵی ناخۆش و هەواڵی دڵسەغڵەتکەر و دڵتەنکەر تۆش بێنی هەمیشە بە دیار تەلەڤیزیۆنەکەەوە دابنیشی لە زیاتر خەریکی کارێکی دیکە بە قورئان بخوێنەوە مطالعە بکە یادی خوا بکە قسەی خێر بکە دوو چالاکی بنوێنە نەکەر دابنیشی بە دیار هەواڵی ناخۆش و خەم و ناسوور هەڵگرن. بەڵێ لە پێشێکەکە باسمان لەوە کرد کە تۆ سەرکردەیەکی سیاسی و نووسەرێکشی ئەکرێ بڵین پەیوەندی نێوان نووسین و سیاست چیە یا کتێب و سیاست چییە لەبەرەوەی لەوانەیە کەسانێکی زۆر هەبن لێرە دانیشت بن چاوەڕوانی ئەوە بکەن چکات دەگمەنە سەرکردە سیاسیەکان خۆشیان بۆ نووسین یەکلا بکەنەوە یا یەکلا کرد بێتەوە بە تایبەتی لە باشووری کوردستان. وڵی کاگارە من خۆتان دەزان لەگەڵ ئەم چینە سیاسی ئەم ئێستا حکومڕانە لەگەڵ هەمویان لە تێکەڵیمان هەیە و دۆ ساعتیمان هەیە چ بڵین دەڤەری زەرد و دەڤەری سەوز و ئەملا ئەو لەگەڵ هەموو یانیانی لە شاخ پێکەوە بووی لە سیا و زۆر یاد و بیرۆریمان پێکەوە بەڕاستی من هەر بەڕووی خۆشیان گوتومە زۆر جار و من زۆر کتێبەکانی خۆشم هەدیە دەکەم بۆ ئەوان یعنی پێم ناخۆشە کە ئێمە چینێکی سیاسیمان هەبێ نەخوێنێتەوە چینێکی سیاسیمان هەبێ کە زیاتر هەر لە فکری ئەوە دابێت چۆن پارەی زیاتر وەسەرێکنێ چۆن زیاتر خەڵکی زیاتر وەرەی خۆی بکە بەخۆیەوە شەتەکدا بۆ بیر ناکەوێتەوەی خەڵک هۆشیارتر بێ یعنی من زۆر پێم ناخۆشە کە کەناڵەکانی ڕاگەیاندنی هەندێک لە حیزبەکان دەبینم زیاتر سەرگەرمی وروژاندنی غەریزەی گەنجەکانن بۆ سەرگەرمی تێرکردنی عەقڵیان نابن بۆ واناکەن کەناڵەکانتان خەریکی ئەوە بن کە خەڵک زیاتر هۆشیار بێ بێدار بێ یاخود مەدارتان بە خەڵکی نەخوێندەوار ساز دەبێت زۆر مشکلەیە طبقەیەکی سیاسی هەبێ حکومڕانانێک هەبن مەداریان بە کەسانێک ساز بێ نەخوێندەوار و نەشارەزا بن دواکەوتوو بن بۆیە خەڵک بە دواکەوتوێتی بە نەخوێندەواری و بە نەخوێندنەوەی بهێڵەوە من سەردانی وڵاتانی ڕۆژئاوام کردووە خەڵکێکی زۆر دەبینم زۆر دەخوێنێتەوە لە نێو کەشتیدا لە نێو شەمەندەفەردا لە نێو فڕۆکەدا لەسەر جادە لە نێو پاسدا جا من ڕفیقم لەگەڵدا بتون تەماشا بکەن مەگەر من لەوانە زیاتر بخوێنەوە یعنی زۆر دەخوێنەوە هیوا هەیە مەسەلەن مانگی چەند کتێب دەخوێنێتەوە بەڵکو هەیە ڕەنگە ڕۆژی چەند کتێب بخوێنێتەوە من پێم وایە خوێندنەوە دانەبڕان دەخوێندنەوە دانەبڕان لە شارەزابوونی زیاتر و پاشان ئەوەی کە دەشیزانی ئەو شارەزایەت هەوڵدەی بیگەێنی بە خەڵکی دیکەش ئەگەر نە هەر خۆت نەکەی بە هەمبانەی معلومات وەکو کاگە ئەحمەدی موفتی زادە دەڵێ ئینسان هەر خۆی نەکا هەر زانست کۆکات و بەڵام هیچ هەر بۆ خۆت بێ وەکو چاڵەگەنمێک وایە لێ دەرنێن هیچ خەڵک لێی بەهرەمەند نابێت بۆیە من پێم وایە سیاسی ڕاستەقینەوە سیاسی سەرکەوتووە کەسەیە کە زۆر بخوێنێتەوە زۆر شارەزا بێ و هەوڵشدا خەڵکی زۆر شارەزاکە و مەداریشی بە کەسانێک ساز بێ هۆشیار بن بێدار بن شارەزا بن خوێندەوار بن نەک زیاتر مەداری بە کەسانێک ساز بێ کە نەشارەزا و نەخوێندەوار بن و پێوێ خەڵک بە نەخوێندەواری نەشارەزایی بهێڵێتەوە یاخود گەنجەکان سەرگەرمی غەریزەکانی خۆیان بکەن. بەڵێ نووسین کۆمەڵگا ڕزگار دەکا دەردە کۆمەڵایەتیەکان چارەسەرەکات من پێم وایە هەنگاوی یەکەمی هەر کۆمەڵگایەک کە بێوێ بەرەو ڕزگاری و دەربازبوون بچێ ئەوەی کە هەوڵدا هۆشیارتر بێت بەڵێ من پێم وایە بە خوێندنەوە شارەزابوون جا ئەڵبەتە بە خوێندنەوە بە گوێگرتن هەیە مەسەن نەخوێندەوارە توانێت گوێ بگرێت ئێستا هۆکارەکانی زانست پەیداکردن زۆرن من پێم وایە هەنگاوی یەکەمە هەموو فرعون و تاغوتەکان بە درێژایی مێژوو تەماشا بکە کاریان لەسەر ئەوە کردو خەڵک نەشارەزا بێت خەڵک نەخوێندەوار بێت خەڵک بێ ئاگا بێت خوای پەروەردگار لەبارەی فرعون چی دەفەرمێ فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين فرعون خەڵکەکەی خۆی سوک کرد ئەوانش بە قسەیان کرد سوچی کردن واتە لە محتەوا و نێوەڕۆژ خۆیان خاڵی کردنەوە دەبێت خەڵک هۆشیار بێ
و دەبێت خەڵک هەوڵدا بێدار بێ شارەزا بێ بۆیە سیاسی ڕاستەقینە حکومڕانی دڵسۆز ئەوەیە کە هەم بۆ خۆی هەوڵدا شارەزاتر بێ و خەڵک و دەوروبەریشی زیاتر شارەزاکە و مەداریشی بە کەسانێک ساز بێت کە شارەزا بن وریا بن نەک کەسانێک بڵێ بەڵێ قوربان لە خزمەت دام بەبێەوەی کە عەقڵی خۆی بەکاربێنێ حیزبی وا هەیە هەر کەسێک دەبێتە ئەندامی حیزبەکەی دەڵێ دەبێت عەقڵی خۆت داخەی چیم پێگوتی ئەوەیە وەکو دەڵێن کاتی خۆی لەسەر دەمی خەباتی پێشمەرگایەتیدا ینی لایەنگرانی حیزبێک بارێکیان پێ بووە گوتوانە کاکەرێ بارەکەتان چییە گوتیان وەڵا حیزب دەزانێت ێ بۆ شوێی دەبن وەڵا حیزب دەزانێت نابێ لێ تۆچی ئیسلام دەڵێ چاومەن و قێنە و شوێنم کەوی چاوت کە و شوێنم کەوە چاوت کە و شوێنم کەوە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام هەمیشە کاریان کردووە لەسەر بەرچاوڕوونکردنەوەی خەڵک هۆشیارکردنەوەی خەڵک بۆ چونکە کەسێک حەقی پێبێ پێخۆشە خەڵک عەقڵ کراوە بێ چاو کراوە بێ شارەزا بێ حەق بێئەمنەتە بەڵام کەسێک ناحەقی پێبێ و زوڵمی پێبێ بەتاڵی پێبێ پێخۆش خەڵک نەشارەزا و بێئاگا بێ بۆ ئەگەر بێت و شارەزا و ئاگادار بن تی دەگەن شوێنی ناکەون لێ هەڵدەگەڕێنەوە بۆیە من پێم وایە کە بەڵێ خوێندنەوە زۆر پێوەستە بە سیاسەتەوە بە حوکمڕانیەوە و شارەزابوون دەبێتە هۆی کارابوون و دەبێتە هۆی ئەوە کە ئێمە کۆمەڵگایەکی زیندوو هۆشیارمان هەبێت بەڵێ دەرفەتی زۆر نەماوە لێرە ماوە ساباس ئەمەوێت تۆ کە ئێستا ئێمە لەم شوێنین کە پێشانگای کتێبەوە شوێنێکی گرنگ و کاریگەرە ئەوانەی لە دەرەوە ئەوەی لە لێرە حزوریانەیە لە هۆڵەکە فەرمی لێرە حزوریانەیە تۆ خۆت وەکو نووسەرێکی خاوەن ئەزمون و خوێنەرێکە ئەزمموی زیاد لە 40 ساڵی خۆت باس کرد و بەرهەمیشی هەیە بۆ گەنجەکان و بۆ ئەوانەی لێرن چی بکەن چی بخوێندنەوە و لەم پێشانگایە بایەخ بە کام جۆر لەو کتێبانە بن کە کاریگەری هەیە بۆ ئێستا و بۆ ئایندەیان بە تایبەتی بۆ ئەم بارودۆخەی ئێستای کوردستان کە هەموو وەکو خۆشت باست کرد یعنی گلەی هەیە لە سیستەمی حکومڕانی لە شێوازی بەڕێوەبردن لە دەردە کۆمەڵایەتیەکان تەنانە لە ڕووی شخصیەوە کات کوشتن و نەزانینی بەرنامەجی ژیان ڕۆژانە چۆن بەڕێوە ئەچێ حەزەکەم دو قسەی خۆت بکەی بۆ ئەوانەی کە لێرە جوان لێ بەڵ بە ئومێدی ئەوەی کە هەموو بتوانین سوودی لێ وەربگری وڵا کاگارام دو قسەمەوەیە من ناتوانم ئێستا بەم خەڵکە بڵێم فڵان شتە بخوێنەوە ئەمانە ئاستی جیازیان هەیە خاوەنی پاشخانی فیکری جیازیان کەسایەتی جیازیان هەیە تەمەنی جیازیان هەیە پێداویستی جیازیان هەیە لە دەرەوەش گویان لە دەم بەڵێ لە دەرەوەش دواتش کە خەڵک گوێی لێ ئێمە شتێکمان نییە بڵێن فڵان شتە هەمووتان بیخوێنەوە بەڵام من بە هەمویان دەڵێ مادام ئێمە میلەتێکی موسڵمانی با هەوڵ دەین لە قورئان شارەزابی لە فەرمایشتی خوا شارەزابی سوێن بەخوا مرۆڤ هەتا زیاتر بە قورئاندا قوڵ بێتەوە ئەمجا گەورەی و مەزنی خوای زیاتر بۆ دەردەکەوێت و گەورەی و مەزنی ئیسلامیشی زیاتر بۆ دەردەکەوێت و گەورەی و مەزنی پێغەمبەری خاتەمی عەلەیهی سەڵات وسەلام منەوە تەمەنم بۆ 61 ساڵ دەچێت من لە 19 ساڵیەوە هەموو قورئان لەبەر کردووە لەو کاتەشەوە من لەگەڵ قورئان و تەفسیرەکاندا خەریکم و ئەو تەفسیرەشم تەواو کردووە کە چاپکردنی چار بەرجیماوە کە زیاتر لە 30 سەرچاوی تەفسیر بەهرەم وەرگرتووە هەتا بە قورئاندا قوڵ بێەوە زیاتر تێدەگەی خوا چی فەرمووە و پاشان تێدەگەی کە دەبێت چی بکەیت چۆن بژی لە هەموو ڕۆکانی ژیانتەوە ئەوە یەک لە دوای ئەو دیارە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر نا بەتایبەت بۆ چینی گەنج من پێم وایە دەبێت هەوڵدان لە ڕووی ئیمانی و ڕوحی خۆیان بەهێزکەن بۆی بەرگەی ئەو شەپۆلە بگرن ئەو شەپۆلە مادیگەری و ئەو شەپۆلە وروژێنەرەی کە دەیانەوێ گەنجەکانی ئێمە یەک تۆپەڵ غەریزە بن تەنیا هەست بە لە پشتیان بەرەژێری خۆیان بکەن هەست بە پشتیان بەرە ژووری خۆیان نەکەن لە ڕووی ڕوحی ئیمانی خۆیان بەهێزکەن کە من تا ئێستا 4-5 نامیلکەم لەبارەی گەنجەوە نووسیوە بەتایبەت کێلی گەنج و قەیرانی ڕوحی و گەنجەکانمان لە نێوان ڕەسەناتی و لاسایکردنەوەدا گەنج و هەست و هەڵوێز و گەنج لە چەمکە هەنووکەیەکاندا ژیان لەسای ئیمان و ڕەوانی و گومانەکان هەر تایبەت بە گەنج کتێبی دیکەش زۆرە بە عەرەبی بە کوردی بە زمانەکانی دیکە گرنگەوەیە مرۆڤ بزانێت کە لەم سەرزەوێ میوانە ئێمە ئێستا ئەوە دانیشتوین ئایا ساڵی چێتە ئەم کاتە چەندمان دەمێنی بەردەوام نەقڵیاتی ڕۆیشتن بەرەو عالەمی بەرزەخ و پاشان قیامەت بەردەوامە ئێمە میوانی لەم سەرزەویە و پێویستە زۆر چاگاگامە لە تەمەنی خۆمان بێ و بزانین بۆ لێرەین و بزانین کێ لێرەی داناوین و چه ئەرکێکی پێسپاردوین
و پاشان چه سەرنجامێک چاوەڕێمان دەکات ئەوە وەڵامی ئەو پرسیارە وجودیانە گرنگە مرۆڤ بیری لێ بکاتەوە خۆی بۆ ئامادە بکە و خوێندنەوەکانیشی و شارەزاییەکەشی بە خزمەت بە وەڵامی ئەو پرسیارانە بکە من لەخوای پەروەردگار داواکارم زیاتر هیدایەتی هەموو لایەکماندا و زیاتر عەقڵمان ڕۆشن کە دڵمان بێدار کە عەقڵ بە زانیاری هۆشیار دەبێت دڵیش بە ئیمان و تەقوا بێدار دەبێت خوای پەروەردگار ئەم کۆمەلگای ئێمە کا بە میلەتێکی عەقڵ هۆشیار و دڵ بێدار و وا بکەین کە بە جۆرێک بژین کە لە کۆتایی ژیانەکەماندا بڵین ستایش بۆ تۆ خوایە ئێمە وەکو مرۆڤێک ژیاین ئێمە دەزانین بۆ هاتبووین دەزانین چۆن ژیاین و دەزانین بۆ کوێ دەچین ئەگەرنا من بڵم فلان کتێبە بخوێنەوە جەنابەت دەزانی کە هەر کەسە پێویستی بە کتێبێکەیە پێویستی بە شتێکەیە بەڵام بە تەکید ئەم معرەزە دیارەت چاوم بە هێندە لە کتێبخانەکاندا جێڕا کتێبی تازەی زۆریشان بۆ هاتوون و هەر کامێکی لەوانەیە کە هاتوون خۆشیان لە ماڵەوە کتێبخانەیەکیان هەیە ئەمە بەڕاستی ئامۆژگاریشمەوەیە کە ئەوەی هەتانە بیخوێنەوە لێی بەهرەمەند بن خۆتانی زیاتر پێ بگەێنن ئەگەرنا هەر کتێب خڕکەیەوە و کۆیکەیەوە و هەر زانیاری کۆبکەوە و خۆتی پێشاگنەکەی دەوروبەر و کۆمەلگاتی پێشاگنەکەی ماناو لەسەر زانستەکەت قەرزار بوویەوە بەڵێ سپاس ئێمە بەر لەوەی کۆتایی پێبێنین و ماڵاواییکەین ئەمانەوێ سوپاسی ئیدارەی پێشانگای چوارەمی کتێب بکەین لە سلێمانی کە ئەم دەرفەتەی ڕەخسان ئەمڕۆ توانیمان گفتوگویەکی معریفی لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر بکەین و زۆر سوپاسی مەکتەبی قوتابیان و لاوان و ڕێکخراوی سنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی سلێمانی بکەین کە سەلیقە و توانایان بایی هێندە بوو کاریگەری هەبوو و توانیان ئەم دەرفەتە دروست بکەن بۆ مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کە ئەمڕۆ لێرە هەمومان بتوانین گوێبیسی ئەزمموی خاوەن قەڵەمێک بین ئێمە سوپاسانەکەین سوپاس مامۆستا بۆ بەڕێز زۆر سوپاس و جەنابەت دەکەم بەزە من لە حەقیقەتدا وەکو خوێنەر و نووسەرێک قسەم بۆ کردوون نەوەک سەرۆکی کۆمەڵی دادگەری هەرچەند بەڵێ ناو نیشانە سیاسەکەمەوەیە ئەمی زۆر سوپاسیان دەکەم جارێکی کە سوپاسی جەنابیشت و وە سوپاسی هەموو بە ڕێزانە دەکەم کە ئەم پێشانگایشیان ساز کردووە بە تایبەت کاک دکتۆر شەوقی و هاوکارەکانی و ئەوانی دیکەش وە سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە لە ڕۆژانی کە ئەم پێشانگایە کراوەتەوە دێن و دەڕۆن و کتێب دەخوێنەوە دەکردن و لێ بەهرەمەندم سپاس بۆ سلامەت بن ساگیان سپاس خۆش بێ نازانم